یونس ڕۆی سەری خۆی هەڵگر لە تاوە ویستی لە بەحرەکە باو پەڕێتەوە کە سواری کەشتێکە بوو ئیذ ئەبەق إلى الفلك المشحون کەشتێکی پڕ شەحنی تیا بوو شەحن ئەو هەموو کابینە و ئەو هەموو موادەی تیا بوو کە ئێستاکەنە خۆمان پێڵین ئەو هەموو کۆنتەینەرە چووە ناوێکی لەو کەشتیانەوە کەشتێکە دەستی کرد بە ئەم دیو وتیان کاکە ناکرێ و نابێ هەندێک لە کۆنتەینەرەکان فڕێن ناو ئاوە بەڵکو نەجاتمان بێ هەندێکیان فڕەیە کە سێرەکەن کەشتێکار وەکو خۆیەتی هەر خەریکە غەرقە بێ تیان کاکە یەکێکمان تایە لە گەورەکەی هەڵگەڕاوەتەوە ئەو سەردەمە سەردەمی کەنیزەک و بەندە هەبوو یەکێک هەیە لە دەست خاوەنەکەی ڕای کردووە بۆیە وای لێ قەوماوە تیان بابزانین چێیە یونس هەستی کرد خۆیەتی بەڵام ئەم لە خاوەنە گەورەکەی هەڵهاتووە فظن أن لن نقدر عليه وتیان با قورعە بکەین بزانین چێ بخێنە ناو ئاوەکە و نەجاتمان بێ چکە ئەو کاتە عرف وابوو لە کاتێکە ئاو تووڕە بوایە بیویستایە بەلەمێ غەرقکە یەک دانیان خستە ناو ئاوەکەوە پیاوی چابنەوانەی کاچن بۆ ئەوروپا ئاوانەکەن باشە بە قوربان هەمومان هەر تاوانبارین یەک دانیانە کرد بە کەپشی فیدایان خستە ناو ئاوە قورعەیان کرد ناوەکانیان هەمووی نووسی فەساهم یونسیش ناوی نووسی تیان قوربان تۆ پیاوێکی گەورەی تو بەڕێزی ناو ئێمە تۆ ناوتی بەخوامی ژەبێ ناو بنووس لەوانەیە من عەبدە ئابیقەکە بم ناوی نووسی وەڵا ناو هاتەوە یونس دەرچوو دەی بەخوا قوربان هەر نابێ بخێ چۆن بتخەی ناو ئاوەکەوە نابێت تێکەڵیان کردەوە و تورەکەکیان هێنایە و دەستی پیاکە و یەکێ دەستی پیا کرد وەڵا هەر ناوی یونس دەرچوو یونسی کوڕی مەتتا سێم جاریش هەر نایەوە دەچوویتی بەخوا برا من نەزانم منم بەخوا من لەسەر ئەم کەشتێ هەمووتان ببنەوە غەرقە بن بمخە ناو ئاوەکەوە الله منظری ئاو لە شەوا بەحر لە شەوا زۆر ترسناکە زۆر یەک سامی هەیە مەگەر خوا بۆ خۆی بزانێ شەوێکیان لە ئەڵمانیاوە بە سواری سیارە ئەچوین بۆ دانیمارک لە سوید محازەرەم هەبوو شەو هەستم کرد سیارەکە پاسەکە وەستا لە شوێنێکە کە وەستا ماوەیەکی زۆر دەنگ نەبوو هەموو سیارە هاو بە پاڵ یەکا وەستا و منیش شەو درەنگ بووم زانی خەڵک لە کافتریا و لە مەطعەم وەستاوە وتم با بچم تۆزێک قاچم خوێنەکەی بجۆڵێ و بچمە خوارەوە دابەزیم لە پاسەکە خۆیان چی ببینم کەسی دەکەم ئەمە بەحرە ئەمە ئاوە بەڵام ئاو چی نەتێوەران نزیکی پەرژینەکان کە بیت ئەو ئاوە کە شەپۆلەیە بەو شەوە تاریک سامە لەیەکرد ئێستا کێنشت سامەکەی هێ لە دڵمایە ئەو مەزەری کە من بینیم زۆر ترسناک بوو جا مەبەستم ئەوەیە یونسیان هەناقسیان لەناو ئەو ئاوە سبحان الله بەوە من تێناگەم چۆن دڵیان هاتووە بەڵێ بەڵام قەنەعەتی خۆی بوو کە بخرێتە ئاوە یونسیان خستە ئاوە و حوتێکی بۆ هات حوتی چی ئەوەی کە پێوترێ حوتی شین ئەوەی کە پێوتێ بلو وێڵز ئەوەی کە پێوتێ الحوت الأزرق چێزانە حوتی ئەزرق درێژەکەی چەنە بەلانی کەمەوە 20 مەترە یعنی واجهەی دوو بینای گەورە یعنی بەلانی کەمەوە 7 دانە سیارە بە دوای یەکا ڕیسکە یەک حوت کێشەکەی ئەگاتە 150 طن 150 طن حوتەکە کە دەمی کردەوە یەکسەر یونسی لەگەڵ ئەو هەموو خواردنەی ترا کرد بە یەک لقمە فەلتەقەمەه یعنی کردی بە یەک لقمە بۆ چونکە بەس زمانی ئەو حوتە بەقەدەر یەک فیلی گەورە بێ یەک فیلی ئەفریقی بەس زمانی لەبەرەوە کە دەمی کردەوە یونسیش دێت قوتیە الله یونس ئەوەی خۆش بوو تەقودرا بەناو سوورێنچکی ئەم حوتەیە چووە خوارەوە حتاوەکو چووە ناو مەعیدەیەکەوە چکە حوت 3 مەعیدەی هەیە چووە مەعیدەی یەکەمیانەوە کە پێوتێ مساعید مەطبەخ ئەو شوێنەیە کە هێشتا چێشت و ترشەڵۆکی تیانە پێش ئەوەی کە ئاگری لێ بکەوێتەوە ترشەڵۆکەکە لە دووەمایە ئەم چووە ناو مساعید مەطبەخەکەەوە چووە ناو مەعیدەی یەکەمەوە کە پێوتێ فۆر ستۆمەک
چوە ناو مەعیدەی یەکەمیانەوە. چۆن چوو؟ ئاوا ڕێک بەسەرە و ژێرەوە بەرەو خوارەوە چوو کە کەوتە ناو مەعیدەیەوە. تەمەن کە تۆ چیتە ناو شوێنێکی تاریکەوە، دوایی وردە وردە دنیاکە و لا ڕووناکە بێتەوە، چکە وردە وردە لەم لا ڕووناکیەت و وردە وردە چاو تەکرێتەوە شتێکە بینی. بەڵام ئەم مەجالی یەک کونە دەرزی ڕووناکی نەبوو کە چووە ناو ئەو تاریکایەوە وەی زانی ئێستاکەنە مردووە و ئەمە گۆڕەکەیەتی و قەبرەکەی نراوەتەوە و زینە بەچاڵ کراوە لەبەر ئاواکو خۆی وەستا. چکە دنیایان مردووە، بەس خۆیان خۆ کەس ناوی جانم بکێشێ. بەو حاڵەمایەوە هەتا خوای گەورە بە حەیوانەکانی تەسبیحات کرد، بەو ماسی و حوت و نزیکەکانی خۆی دەستیان کرد بە تەسبیحات. ئەنجای یونس زانی زینوە. هێشتا لە ژیانای جوێی لە دەنگە، کە جوێی لە دەنگ بوو ئەنجا جوڵایەوە و هەستی کرد ئەجوڵێ، بەس خۆیان من لەکوێیە؟ ئاخر کەسیش نەبوو ئەمەی بۆ باسکا بڵێ یونس ڕۆژێک دێتەوە چیتە ناوسکی حوتەوە و نەترسیت و لە شوێنێکی ئاوایە ئەبی، چونکە یەکەم کەس و ئەخیر کەس کە چۆ ناوسکی ئەم حوتەوە یونس بوو. یونس کە بەسەرا کەوت بە سوزدەیە کەوت، هەستی کرد ئەمە ئیتر ئەمە عقوبەیەکی خوایە و یان تاقیکردنەوەیەکی خوایە. فەنادا فی الظلمات، تاریکایی سکی حوتەکە، تاریکایی دەریا، تاریکایی شەو، أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. في خواي قورا پنا أقرم بتو تو تاكو تنيايت تو بنظيريت إنسان همو جارك أم آيات علينا وبلان هيش كاتيك بوكو إيرا معناي نية كوتي لا إله إلا الله خوايا هيش خوايا نية جقلتو چه هي لم شويني أفرياي من كوي غيري تو چه هي دنم بيا بقى عادي لم أصريا بابزانی چێمان هەیە بتوانێت مۆبایڵەکەی پێ بوو کە ڕۆی بڵێ ئەی لەکوێ ئاخن کە وەڵی لە گۆمێکی لای خۆمان ئەمەلەیە کرد. ئەم هەموو خەڵکە بۆیە گەڕێ لەو ڕووبارە بچکۆلە و لەو گۆمە بچکۆلەی لادێکەیە بۆمان نادۆزرێتەوە. ئەگەر ئێستاکەنە بە دوای یونیسێکا بگەڕین بڵین مۆبایڵەکەی پێ بوو بڵێ لۆکەیشنەکەی دیارە بڵێ زەحمە نەبێ GPS-ەکە بکەرەوە با چاومان لێ بێ لە ناو ناوەڕاستی بەحرا هیچ شەبەکەیەکی مۆبایڵ نایگاتێ هەموو ئەرز کۆ بێتەوە ناتوانێت ئەو یونسە دەستی ئەو حوتە جارێک تەبێنێتە دەرەوە. مستحیلە هەموو کەون بە هەرچی قووەتیەوە بە هەرچی تەکنەلۆجیایەوە کە لەناو ئاوا ئیش ناکات بچێتە ناوێەوە و ئەو مۆبایڵ نەبەرن کە وۆتەرپروڤیشە و ئیشەکات شەبەکەیشی هەبێ ناتوانێت لەسکی ئەو حوتە ئەم یونسە ڕزگار کات و بێنێتە دەرەوە چکە نازانێ ئێستا لەکوایە لە هەموو 15 دقەیە دەمەکاتەوە وێتە سەر ئاو ئۆکسجین هەڵەبژێت و دایەخاتەوە ئەچێتەوە ژێر ئاو هەموو 15 دقەیەک ئۆکسجین نەبات و ئەخرە بێ یونسیش ئۆکسجینی هەبێ ئەوش ناخنکێ لەو مەنزەرەیە کە یونس ئێستا هەستەکا هیچ کەسێکی تر هیچ خوایەکی تر لا إله إلا أنت پێشتر کەسی هەبوو کاری هەبوو خزمانی هەبوو عەشیرەتی بەدەورەوە بوو ساکەنە هیچ کەسێکی بەدەورەوە نییە بەس خوایەکی هەیە و دەنگی بۆ وەگات دەنگەکە بەرز بۆ ئاسمان مەلایکەتەکان فەرمیان خوایە ئەم دەنگە غەریب نییە لامان چونکە فریکوێسی دەنگی هەر یەکێک بەسمەی دەنگی هەر یەکێ جیاوازە کە دەنگەکەی تۆ ئەچێ بۆ ئاسمان مەلایکەتەکانی ناسن ئەڵێ ئەمە ئەو پیاوە بوو کە قورئانێ خوێن ئەو پیاوە بوو کە زیکرێ کرد ئەو پیاوە بوو کە دوعایە کرد مەلایکەتەکان ئەڵێن خوایە ئەمە ئەم دەنگە لامان غەریب نییە بەس شوێنەکەی غەریبە خوای گەورە فەرمێ ئەوە یونسی کوڕی مەتایە فلولا أنه كان من المسبحين للبث في بطنه إلى يوم يبعثون خوای گەورە فەرمێ ئەگەر لە مسبحین نەبوایە لەوانە نەبوایە کە وتیان سبحانەکە ئینی كنت من الظالمین دانی بە تاوانەکەی خۆیان نەنایە ئەبوایە تا ڕۆژی قیامەت لەناو ئەو حوتەیە بمایەتەوە ناو بەحرەکەیە بمایەتەوە سبحان الله یا ناوتانێتە بەرچاوی خۆتان بیرتان لێ کردوتەوە بتان خەنە ژێر قەبرێکەوە و قەبرەکەتان لەسەر دابنەوە و گۆڕەکەتان جوان جوان بۆ بشێن و چاوکەیتەوە کێلەکەت هەیە بەڵێ یونس لەمە خراپتر و لەمە ترسناکتری بینی فكان من الغم فنجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين خواي گەورە فەرمێ لەم خەم و خەفەتە ڕزگارمان کرد هەندێک لە عولەمانە فەرمون 40 دانە شەو لێرانەیە مایەوە فەرمی خوایە من ئەڵێم لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين باوەڕ ناکەم هیچ کەسێکی تر لە شوێنێکی ئاوایە عیبادەتی بۆ تۆ کردبێ
من یا تاکە کەسم لە شوێنێکی ئاوایە هاوار لە تۆ بکەم. یونس فعلەن یەکەم کەس بوو کە بەو شێوەیە لەو شوێنەیە لەو تاریکاییە وە کەسیش گومان نابا کە تیاچۆ و جارێکی تر ڕووناکی نابینێتەوە، چونکە تاریکایی لەسەر تاریکایی. بەڵام خوای گەورە دەری هێنا و ئنجا چی کردەوە؟ چی حوتەکە هێنایە کەناری دەریا و هەستی کە شتێکی تایە خۆرەی ئەم نییە، بەڵام لە ناو گەدەی یەکەمایە کە تشڵۆکی تیانێت کە فڕیایە دەرەوە هیچ پەڕ و پۆ و هیچی پێوە نەمابوو.